هم بغداد داب طيبتجي بحساب مجارة صالية دويت نف برا ديروك ونكو دهاتي خلق بغداد كين برئيس عبدالله كيناني نویسر و چاودری سیاسی پاکی راستا خوش بغداد گلمده با برئيس عبدالله افدامي باش سپاس و پیروز بد سالیه دادم از راندنا بغداد خلق نکه و بغدادی فخر و شانازی بچه تشتکی بغداد کن نف برا زیرین ترین دم و خراب ترین دم بغداد نکه چه آستکی و چه وقتکی ده الو الو بس عيد لي السؤال الله يخليك. بکرێ جارێکی کە دووبارەی بکەنەوە. پرسیارا من اوه پیروز به جاره سالیه دادم از راندنا بغداد بغدادی سروی دمی دا چه بحث بغداد کن چه روشکی داد نف برا زیرین ترین دموی و خراب ترین دموی و فخر و شانازی سردم نیه بغداد داب چه تشتکید کن بەڵێ سوپاس لە بەڕێز و لە کوردستان 24 دەکەم و تەواوی کادر و بینەران بڵێ بەڕێز بەغدا بێگومان پایتەختی عێراقە و بەناو بانگە و بەڵگەش بۆ ئەمە ئەوەیەکەوە کەناڵەکەتان بایەخ بە بەغدا دەدا بەغدا بەداخەوە لە ساڵی 2003ەوە پژوێ خراوە بەڵام دەتوانم لێم لە ماوەی 2 ساڵدا هەندێک کار کراوە بۆ ئەوەی بتوانرێت جارێکی دیکە بەغدا ببێ بە پایتەختی ڕۆشنبیری و کەلتور لە نێو وڵاتانی عەرەبیدا بەغدا بێگومان شارێکی گەورەیە پایتەختی وڵاتەکەمانە لەسەر ڕووبەرێکی زۆر گەورە بنیاد نراوە لە ساڵی 2003 تا ئێستا دوای 2003 لە ڕووی پلاندانان هەندێک پژێ خراوە بەهۆی ئەو حکومەتانێکەوە هاتووە بەهۆی سیاسەتەوە دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی بەغدا پژوێ خراوە هەموو ناوچەکانی بەغدا نەک تەنیا ناوچەیەک با بڵێن و لەگەڵ ئەوەش لە هەندێک ناوچەدا بەغدا ئەمڕۆ ئێستا لێرەین لە بەغداین بێگومان پێویستی بە کاری زۆرە پێویستی بە خزمەتی زۆرە پێویستە هەڵمەتێک هەبێ بۆ بەغدا نەک تەنیا لەلایەن حکوومەتەوە بەڵکو لەلایەن هاوڵاتیانی شەوە دەبێ ئەم هەڵمەتە هەبێ چونکە هاوڵاتیان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بەغدا ئێستا بەغدا پێویستی بە گرنگی پێدانە خۆتان دەزانن زانکۆ و نەخۆشخانە و ئەمانە دروست کرانە ئەمانە بێگومان کاری گەورەیە بۆ ژێرخانی ئەم پارێزگایانە ئێستا بەغدا 10 ملیۆن هاوڵاتی تێیدا دەژێت پێویستە خزمەتگوزاریەکان باشتر بێت هاوکات دەبێت هەمومان لەگەڵ بەغدا بین لە هەر لە وەک گوڵێک لە نێو گوڵزار داوایە بەغدا بۆ هەموو خەڵک نەک تەنیا بۆ عەرەب بۆ کورد و عەرەب و موسڵمان و هەموو پێکاتەکانێکە ئێمە خەڵکی بەغداین پێشتریش من گوتومە بەغدا چیرۆکی خۆشەویستیە و تەنانەت خۆشەویست دەزانێت لەم چیرۆکە تێبگا بەڕێز عەبدوڵڵا خەڵک گازنداد کن بێژن دنیا هەمی پێشت کەوت تنێ بەغدایە پاشت کەوت چه تشتکە ئەوات بتە ڕێگر بەرامبەری پێشکەفتنە بەغدای هەروەکی خۆ ئەنکو هەمەتە بێژی خراپتر ژی لێتێت ساڵ بۆ ساڵ بەڵێ سوپاس خزمەتگوزاری بە پێویست نییە ئێمە خۆتان دەزانن ئیداردانی بەغدا گەورەترین لە ڕووی کارمەندانەوە لە ڕووی ئەندازیارانەوە گەورەترین ژمارەی کارمەندی هەیە بەڵام نەیتوانیوە خزمەتگوزاریەکی باش پێشکەش بکات هاوکات لە بەتایبەتی لە ناوچە میلیەکاندا وەک بڵێین چیای زبل و خاشاک دروست بووە دەکرێت بەغدا جواتریش و جوانتر بێ بەڕاستی بەداخەوە
پێداچوونەوە نییە یان بەگشتداچوونەوە نییە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی ئەم خزمەتگوزاریانە باشتر بێت. باشە ئەمە بۆ نییە ئەمە پرسیارەکەیە خۆتانزان خۆ لە دروستکردنی گەڕک و هەموو ئەمانە نەکراوە ئەی باشە پێشکەوتن لەکوێیە ئێمە دەڵێین بەڵێ خەڵک ڕوبەڕووی چەندین دۆخی جیاواز بووتەوە ئەمە کاریگەری هەیە بەڵام ئەمە نابێت بێ بابەهانە پێویستە کار بکرێت بۆ نمونە تۆ کاتێک سارەی خۆت لێ دەخوڕیت دەبێت بە وریایی لێ بخوڕیت دەبێت ژینگە پیس نەکەیت بۆیە بە شێوەیەکی گشتی بەغدا پێویستی بە خزمەتگوزاریەکی گەورە هەیە و پێویستە هەمومان لەگەڵ بەغدا بوەستین بە تایبەتی حکوومەتیش ئەو حکوومەتی ئێستاکەوە هەیە پێویستە ئەو هێندەی پێ بکرێ ئەندەرپاس و پردی جیاواز دروست بکات لە بەغدا ئەمە بەشێکە لە چارەسەری کێشەکانی بەغدا پێشتر ئێستا زیاتر لە 5 ملیۆن ئۆتۆمبیل هەیە لە بەغدا باشە خۆ ڕێگاکانی بەغدا بە پێی پێویستی ناتوانن ئەم قەبارە گەورەی لە خۆ بگرن بۆیە پێویستە بە وردی بایەخێکی تایبەتی پێ بدرێت بەغدا پایتەختی عێراقە پایتەختی سەرۆک وەزیران و پارت و لایەنێکی سیاسی نییە بەغدا هەر لە باکوورەوە تاوەکو باشوور پایتەختی هەمووانە بەڕێز کینانی ئەم بەحسە 1206 ساڵاتکین بەغدا و ساڵیادەوەیە لێ مەترسیên ji navbirin û ji bîrkirina mêjoyê ser Bexdayê hene بۆ نمونە yani heta eger em behsa peykerê damezrênerê Bexdayê jî bikîn ku Ebu Cafer el-Mansûr ye ew jî dîsa mijareka germ e heta çira de taîfegeratiyê mezhebiyetiyê wekiriye tarîxa Bexdayê mêjoa Bexdayê bête ji navbirin سيدي الكريم أنا قلت لك بأن بغداد بەڵێ وەکو ئەوەی گوتم بەغدا ئێستا 10 ملیۆن خەڵک لێی دەژێت و دەمەوێش بڵێ کاتێک دێیتە بەغدا لە تەواوی پارێزگاکان خەڵک دێتە بەغدا ئەوان کەلتوری بەغدایان نەگواستوێتەوە کاتێک لە ئەوانێک کەوا دێنە بەغدا بۆیە کاتێک تۆ دەیتە بەغدا دەبینی چەندین شوێنەوار هەیە ئەمە تەنیا ئەمە نییە بەغدا بریتە لە ئەبوو جعفەر المەنسوورە لە چەندین تاوەری گەورە و هاوکات پەیکەرتاشی گەورەمان هەیە کاری گەورە کراوە بەڵام دەکرێت باشتر بێ هەندێک هەیە دەڵێ بوونی پەیکەری ئەبوو جعفەر مەنسوور زۆر گرنگ نەبێ بەڵام ئەوانە ئەمانە هەموو تایبەتمەندی بەغدایە هەر لە پارێزگاوە لە ئەنجومەنەوە چونکە خۆتان دەزانن بەغدا پایتەختی شارستانیەتە کاتێک سەیری نیمچە دوورگەی عەرەبی دەکەین هەر بەغدا هەبووە بەغدا ئێستا هەموو پێکاتەکانی لە خۆ گرتووە لە کورد و لە شیعە و لە سونە باشە بۆچی ئەم جیاکاریە بکرێ بەغدا تەنیا بەغدا بەرامبەر بە 4 وەزارەتە خۆ کاتێک سەرۆکی فەرەنسا سەردانی بەغدای کردبوو ڕاستەوخۆ کلیلی بەغدایان پێدرا بوو وتبووی ئەمە کلیلی پایتەختە بەم شێوەیە پێناسەی کردبوو وەک ئەوەی وایەکەوە بەغدا کلیلی هەموو نیمچە دوورگەی عەرەبی بێ چونکە ئەمە بریتیە لەوەیکەوە بەغدا ڕەسەنایەتێکی تایبەت بەخۆی هەیە لە ڕووی کەلتورەوە بەڵام بەداخەوە لە ساڵی 2003 ئەوەی ڕوویدا و هەمووان دەبێت بەرپرسیارەتی لە خۆ هەڵبگرن هەم هاوڵاتی و هەم حکوومەت بە هەمان شێوە گەلک سوپاس بەڕێز عەبدوڵڵا کینانی نویسەر و چاودێری سیاسی پاواکی ڕاستەخۆ ji Bexdayê gelma daban spas bû